ئەو گۆڕستانەی تێیدا گۆڕ بە قیس دەفرۆشرێت. نرخی گۆڕەکان چەندە و بۆچی بە شاری مردووەکان ناوی دەرکردووە؟ گەورەترین گۆڕستانە لە جیهاندا و دەکەوێتە شاری نەجەف لە عێراق. ناوی گۆڕستانی وادی سەلامە زیاتر لە 1400 ساڵە بە شێوەیەکی بەردەوام مردووی تێدا دەنێژرێت. تاوکو ئێستا ژمارەی گۆڕەکانی گەیشتووەتە نزیکەی 6 ملیۆن گۆڕ، بەڵام ژمارەیەکی زۆری موسڵمانانی شیعە مەزهەب دەیانەوێت دوای مردنیان لەو گۆڕستانە بە خاک بسپێردرێن. بەو پێی ئیمامی عەلی سەلامی خۆی لەسەر بێت لەو گۆڕستانە نێژراوە. شوێن لە گۆڕستانەکەدا بەرەو نەمان دەچێت، خواستیش لەسەری زۆر بووە. لەم لێوانەشدا کۆمەڵێک کۆمپانیا و ئەخارات پەیدا بوون کە زەوی بۆ گۆڕ دەفرۆشن و دەڵێن گۆڕ بە قیستیش هەیە و شوێنەکەشی استراتیژی و باشە لە ڕێزی ئیمامی عەلیە. ئەو خەڵکانەی خواستیان لەسەر ئەوەیە کە لەو گۆڕستانە بنێژرێن دەڵێن کێشەکە ئەوەیە نرخی گۆڕەکان بەپێی شوێنەکەی دەگۆڕێت. بۆ نمونە گۆڕی ڕوکن بە گران دەفرۆشن، ئەگەر گۆڕەکەش لەولاترەوە بێت لە ڕووی شەقامەکە ئەوان نرخەکەی زیاتر دادەبەزێت. هاوڵاتیەکیش بە شێوەیەکی گاڵتە ئامێزانە لە کۆمنتدا بۆ فرۆشیارەکە دەنووسێت ئەرە براکەم ئەم گۆڕانە خەدەماتیان هەیە یاخود نا. دواتریش دەڵێت کاکە گیان جارێ با ئێمە وەکو مرۆڤ بژین، دواتر کە مردین کەس و کارمان لەکوێ حەزیان لێبوو لەوێ دەمان نێژن. بەڵام فرۆشیارەکە لە وەڵامدا پێی دەڵێت منیش و تۆش دەگەڕینەوە بۆ لای خودای گەورە، بۆیە باشترە شوێنێک بۆ دوای مردنت ئامادە بکەیت. جا با پێتان بڵێم نرخی ئەم گۆڕانە چەندن. ئەگەر بێت و گۆڕەکە لە ناوەڕاستا بێت نرخەکەی 4 ملیۆن دینارە، ئەگەر ڕوکنیش بێت ئەوان نرخەکەی دەگاتە 13 ملیۆن دینار. کە ئێستا تۆ پێم بڵێ پارەی ئەم قەبرە بە ئاسانی دەسەکەوێت؟